لە کاتێکدا بۆشایی حکوومەت لە تونس گرفتەکانی چەند بەرامبەر کردوتەوە و خەزێنەی وڵاتەش خاڵیە. قەیس سەعید بە وتارە پەخشانامێزەکانی جەخت دەکاتەوە لە سەر ئەوەی ڕەوتی چاکسازیەکانی بە شێوەیەکی یاسایی بەرەو پێشەوە دەڕۆن. بەڵام وڵاتانی گروپی حوتی ئابووری لە ڕاگەیاندراوێکی ئاشکرادا داوای گەڕانەوەی وڵاتیان کرد بۆ کایی دەستوری و پەرلەمانی و پێکێنانی حکوومەت و دیالۆگی نیشتیمانی. گەرچی سەرۆکی تونس لە کاتی ڕاگەیاندنی باری ناساییدا جەختی لەوە دەکردەوە لە ماوەیەکی دیاریکراوی کورتدا حکوومەتێکی نوێ پێک دەهێنێت، بەڵام هیچ بەرنامە و وادەیەکی بۆ پێکێنانی حکوومەت دیار نییە. چاودێران هۆکاریە و دواخستنە بۆ ئەوە دەگێڕنەوە کە متمانەی سیاسی لە نێوان لایەنگرانی سەرۆک و هاوکارانی ئابووری ناوخۆ و دەرەوەدانیە، چونکەوە بەرهێنەران چاوەڕێی پەیامێرێنی دەکەن تا بەشداری بکەن لە وەبەرهێنان و چارەسەرکردنی کورتهێنانی بودجەی وڵاتدا. ئەوەش بەبێ بوونی شەفافیت و سەقامگیری سیاسی ئەنجام نادرێت. ڕاستەوخۆ لە دوای سەردانی شاندی کۆنگرێسی ئەمریکا بۆ تونس و داواکردنی گەڕانەوە بۆ بنەمای کاری پارلەمانی و دیموکراسی، باڵێزانی کۆمەڵی وڵاتانی حوتی ئابووری لە ڕاگەیاندراوێکی ئاشکرادا هەمان داوای ناڕاستی سەرۆکی تونس کردو وەکو نەخشە ڕێگەی چارەسەری قەیرانی وڵاتەیان لە قەڵەمدا. گروپی حوتی ئابووری جیهان کە بریتین لە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و ژاپۆن و کەنەدا و فەڕەنسا و ئیتالیا، یەکێتی ئەوروپا ژۆک و چاودێر تێیدا بەشدارە. هەژمونێکی گەورەی بەسەر سیاسەتی نێودەوڵەتیەوە هەیە، ناوبەنەو سەرکردەکانی کۆدەبنەوە و بڕیار بەسەر ڕەوتی ئابووری جیهاندا دەدەن. بڕیاری دامەزراوە گرنگەکانی جیهانیان بەدەستە، وەکو سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی جیهانی و کەناڵی ئابووری و دارایی دیکەش. ڕاگەیاندراوەکەی گروپی حوت کە داوای گەڕانەوەی ژیانی پەرلەمانی و دەسووری دەکات، لە هەمان کادا داوای پێکێنانی حکوومەتێکی نوێی کاریگەر دەکات کە بتوانێت قەیرانەکانی تونس چارەسەر بکات، بە تایبەتی لە ڕووی ئابووری و تەندروستیەوە. هەمان ڕاگەیاندرا و جەخت لە ڕێزگرتن لە مافە گشتیە مەدەنی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریەکان دەکاتەوە بۆ هەموو تونسیەکان و بە پێویستی دەزانێت سەروەری یاسا پارێزراو بێت. گرنگی ئەم ڕاگەیاندراوە لە وەدایە ئاشکرایە، واتە دەیانەوێت ڕایگشتی بزانێت کە هەڵوێستیە وڵاتانە چییە. قەیس سەعید پشتی بە پشتیوانی فەڕەنسا دەبەست، بەڵام ئەو وڵاتەش لە واژۆکارانی ئەو ڕاگەیاندراوەیە. ئەوەش نیشانەی ئەوەیە واشنتۆن زۆربەی دۆسیەکانی لەگەڵ پاریسدا یەکلایی کردووەتەوە. ڕاگەیاندراوەکە گشتگیرە و داوای گەڕانەوەی ژیانی دەسووری و پەرلەمانی دەکات. چەندین جاریش ئەو دەستەواژەیە دووبارە کراوەتەوە. کەسایەتی و لایەنە کاریگەرەکانی وڵاتەش داوای کۆتایی هێنان بەو دۆخە نادەستوری وڵات دەکەن و جاخت لە گەڕانەوەی ژیانی دامەزراوە دیموکراسیەکان و بەرپاکردنی دیالۆگی گشتگیری پێکاتەکانی وڵات دەکەنەوە. لە هەمان کاتیشدا ئیدانی دادگای کەسانی مەدەنی لە بەردەمی دادگا سەربازیەکان دەکەن. ئەوەش لە دوای نەهێشتنی پارێزبەندی پەرلەمانی و پاکخستنی ژیانی دیموکراسی دێت کە هەزاران کەس خراونەتە ژێر چاودێری و لە مافە مەدەنیەکانیان بێبەش کراون. قەیس سەعید هەمیشە ئاماژە بە دوژمنی شاراوە دەکات و سەرەڕای وتارە پۆپۆلیستیەکانی ناتوانێت بۆ تۆمەتەکانی خاڵ بخاتە سەرپیت. بۆیە چاودێران و پسپۆڕانی بواری یاسا و دەسوور لەو جۆرە گوتارە نیگەران و دەڵێن وڵات بەرەو دۆخێکی تاریک دەبات. بەڵام هۆشداری گروپی حوت پەیامێکە بۆ هەنگاوە کودەتایی و تاگڕەویەکانی.